تەنها چەند کیلۆمەترێک لە جەنجاڵی شەقام و ژاوەژاو جیهانێکی تر دەبینی ژیانی سادەی نێومەنەنایتەکان. ئەو کریستیانانەی دەستیان گرتووە بە ژیانی ڕابردووی باو باپیرانیانەوە لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە تەکنەلۆژیان نەیتوانیوە سادەی مەنەنایتە ئەسپ و عەرەبانە سوارەکان بخاتە نێو ئۆتۆمبیلی تیژڕەوەوە. مەنەنایتە کریستیانەکان چەند جۆرێکیان هەیە. ئێمە ئێستا ئەو جۆرە بەسەرەکەینەوە کە باوەڕیان بە هیچ تەکنەلۆژیان نییە، تەنانەت بۆ گواستنەوەش لە بری ئۆتۆمبیل ئەسپ و عەرەبانە بەکارێنن. لە نێو کڵێساکەشیان ناتوانانی وێنە بگریت. هیچ ئەندامێکی ئەم کڵێسایەش لەبەردەم کامێرە لێدوان نادەن. مەنەنایتەکانی شاری ڕوکنهانی خواری ڤێرجینیا بەر لە 200 ساڵ لە ئامشەکانی پەنسیلڤانیا جابوونەتەوە و لەم ناوچەیە گیرساونەتەوە. ئیدی ئەوانیش بەپێی ڕۆژگار بوون بە چەند پارچەیە. لە کۆتایی ساڵانی 1970کاندا ژمارەیەک لە کریستیانە جیاوازەکان هەمووی لە پەنسیلڤانیاوە هاتبوون. مەنەنایتەکانی ژێشێکن لەو گروپانە لە کوشتتوکاڵ و ئاژەڵداریدا کاریان کردووە، ژیانێکی ئاسایی ژیاون، بەردەوام لە گەورەبووندا بوون. ژمارەیەک کڵێسان لە چاودۆری ڕۆکنهام کاونتی دروست کردووە، شێوەیەک لە ژیان دەژین، جیاواز دەژین لە چاو کۆمەڵگەیەکی گەورە کە لە چواردەوریانە. ڕۆڵی خۆیان هەیە بۆ ئەو شێوازەی ژیان کە تیایدا دەژین. دۆستایەتێکی باشیان هەیە لەگەڵ دراوسەکانیاندا، بەڵام تێکەڵاویان نابن، لە ڕووی ئاینیەوە کەنارگیرن. شێوازی ژیانی سادەی ئەمان ئەو پشتکردنیان لە تەکنەلۆژیا بووەتە پرسیاری زۆرێک. خوێندکارانی زانکۆش بۆ کردنەوەی گرێکوێری هەندێک پرس لە کڵێساکە بوون. هەرچەندە لەو کاتەدا خۆم و کامێرەکەم یەکێک بوون لە گرفتەکان بۆ ئەم کۆمەلگا سادەیە. ئەوە پرسیارێکی زۆر باش بوو. بۆ ئێمە گرفتێکی گەورەیە موبایل و ئایپەد و ئامێری تر بەکار ناهێنین، جگە لە تەلەفۆن کە لە ماڵەوە هەمانە، نە تەلەڤیزیۆنی و ڕادیۆ ڕیکۆردەر بەکارەهێنین، نە مۆسیقاش. لە مێژووی دروستبوونی تەلەڤیزیۆنیش کلیساکانمان بڕیاریان داوە خێزانەکانمان بەکاری نەهێنن. بۆ گواستنەوەش ئۆتۆمبیل بەکار ناهێنین، بەڵکو ئەسپ و عەرەبانە. وەک هەموو ڕۆژێکی تری یەکشەممان هەر ئەسپ و عەرەبانەیە دێن و کچ و کوڕەکانیان و پاسکیلەکانیان. پۆشینی جلوبەرجی تایبەت کۆبوونەوەی خێزانەکان لە بەردەم کڵێساکەیان. جیاوازی کڵێسەی ئەمان و ئەو مەنەنایتانەش کە هەر لەگەڵ ئەواندا هاتوون و ئێستا کراوەترن مایەی تێڕامانە. گروپی مەنەنایت ڕۆڵی زۆریان هەیە و وردەکاری زۆر، بەڵام گروپی ئێمە پێشکەوت و خوازە. بیر و باوەڕە گشتەکانیان فێر دەکەین و لە هەمان کاتدا کۆمەڵێک ڕەشۆن دەگرینە بەر کە ڕاست و هەڵەکان دیاری دەکەن، بەڵام لیستێکی دوور و درێژی دیاریکراومان نییە. وەک بەکی گروپەکانیان باوەڕمان هەیە، بەڵام خوێندنەوە و لێکدانەوەی ئەوان بۆ دەقەکانی کتێبی پیرۆز جیاوازترە لە ئێمە، بەڵام هەموو مەنەنایتین. ئەم گروپە کۆنەپارێزە بەشداری پرۆسەی دەنگدان ناکەن. هەموو شتێ پشت بە خۆیان دەبەستن. قوتابخانە و بەرنامەی خوێندن هی خۆیانە. بیمەی تەندروستیشیان نییە. خۆوتەنی قەرزاری نەخۆشخانەیەکیش نین. بۆ گەنجەکانیش کڵێسا حکومەتە. ئیدی دەستبەرداربوونی ڕەنگە زەحمەت بێت. کڵێسا زۆر بە تەنگ ئەندامانی خۆیەتی، بیمەی تەندروستی و خانوویان نییە. ئەگەر کەسێک هەر نەخۆشێکی هەبێت، کڵێسا پارەی بۆ دەدات، یان خانوو یاخود شوێنی کارەکەی سوتا، هەموو خۆشی و ناخۆشێک پێکەوەن. کڵێسا و خەڵک ژیان پێکەوە هاوبەش دەکەن کە لە ڕێگالەدا لەو کڵێسایە دەردەکرێت و ئیدی بەشێک نیت لەوان. بۆ گەنج کە لەو ژیانەدا گەورە بووە و بێ واز بێنێ زۆر قورسە کە بتوانێت چۆن بە تەنیا پەیوەندی بکات بەو جیهانە کراوەیەوە. دەبێت لە هیچەوە دەست پێ بکات، ئەوەش زۆر زەحمەتە. سروشتێکی دڵڕفێن و نەژاکاو بە زرمەزرمی ئاوەدانی تەکنەلۆژیا لەگەڵ بەجێهێشتنی تاکەتاکەی گەنجەکان لەو کۆمەلگا سادەیە ڕەنگە زۆربوونی مەنەنایتەکان گرەوێک بێت لە نێوان تەکنەلۆژیا و ڕۆژگاردا. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا، شاری ڕاکنهام لە خواری ڤێرجینیا.